اف مجاره و جدا جوه مجاره نقلك جاران مدیا بلايان وها دردكبيتن حسن قادن بوتيتا كيرن تما بويرك دروز دبيتن اف ميديايا تشاوا سرداريه تعامل دقل في بويري دقاتن في حدثي دقاتن انا وكارساتن روددن تشاوا بلانيا خود نشان بدي تشاوا بينر ورگر خوينر حزب ویکی بکن کو اف میدیا کا بلایانه یا میدیا کا پیشیانه یا میدیا کا نشتیمانیه اترده کارساتا چند روزن رابوری ولا فاوکو درست بو مدید کو هندک میدیان بشوازه که رومال یان سردری دیگل و کارساتت کر جبو و چنده بلاره دابن یان چواشیا خلکی که بیته کرن جبو قلت بيش كنا في مجاري من ميفانك يا برز بجار حكيم جيجيري سروك يان بشن نقيب سنديكا روشنا ميفان كردستان كردستودية ديت قال مدى بيتن كاك بجار بخير بي سپاس بو آماده بونت كاك بجار او كارسات سروشي كدروز بو لا شمال جنابتان لنزيك وعقادارن كقرباني لي دروز بو يتخلقي كي زور توشي زر روزياني كي قورا بو همومان خفتمان بم کارساتەوە خوارد بەڵام بامە باسی ڕۆلی میدیا بکەین سەرەتا با باسی کوردستان 24 بکەین حتما جەنابتان بینەرێکی کوردستان 24ن تەقیمی هەموو میدیاکان دەکەن لە ناو میدیاکانیش کوردستان 24 سەرەتا چۆن هەڵسنگاندنتان بۆ کوردستان 24 کرد بۆ مامەڵەکردن لەگەر ئەم ڕۆداوە زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ تەوەری بابەتەکەش لە ڕاستیدا بر لەوەی کە بچمە ناو بەڕێوە وەڵامی پرسیارەکەی جەنابت بدەمەوە من هەمیشە لە کۆمەڵێک بەرنامەی دیکەش هەر لەم منبەرەوە ئاماژەم بۆ کردووە کە لەگەڵ پرسی ڕووداوەکان کە ڕووداوی نەخوازرا و ڕووداوی جۆرا جۆر یان ئەوەی کە پەیوەندی بە کارەساتی سروشتیەوە بێ ئەم ڕووداوانێکە لە ناو شاڕویانداوە هەمیشە کاتێک قسە لەسەر ئەوە دەکەین کە میدیا چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسانە دەکات هەمیشە گوتومە کە کوردستان 24 دامەزراوەیەکی نیشتیمانی و کوردستانیەوە بە پرسیارەتیەوە مامەڵە لەگەڵ ڕووداوەکان دەکات ئەمە تەنیا بۆ ئەو نییە کە من لە منبەرە و کەناڵەوە دانیشتم و تەنها وەکو وشە دەری بڕم ئەمە خۆی کەناڵەکە لە ماوەی ڕابردوودا لە ماوەی ئەزمموی کارکردنی چەند ساڵدا تا ئێستا سالماندوویەتی کە میدیایەکە مامەڵە لەگەڵ پرس و لەگەڵ ڕووداوەکان دەکات وەک خۆ لە هەمان کاتیشدا میدیایەکی نیشتیمانیە کاتێک ئێمە کە باسی وە دەکەین میدیای نیشتیمانی و میدیای کوردستانی مێنە ئەوەیە میدیای نیشتیمانی لەگەڵ خەڵکە لە خەڵکەوە بۆ خەڵکە ئەمە بەو مانەیە وایە کە وەکو خۆی بڵێن مامەڵە لەگەڵ واقعی ئەو ڕووداوەندەکە بە ئیتیجی و پیشەیانە کە لە هەرێمی کوردستان و لە ناو کۆمەڵی کوردیدا ڕوو دەدەن سەبارەت باوی کە جەنابیشت ئوستاس ئێستا وەکو ئاگدارن کە ئێمە وەکو سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بەبێ جیاوازی متابعی چاودێری هەموو کەناڵەکانی ڕاگەیاندەکەن و ئەرچی ئێمەیە بەداخەوە لە ماوەی چەند ڕۆژ لە ڕابردوودا ئەو کارەساتە سروشتەی کە بڵێن دەڤەری چەمچەماڵ و دەوروبەر و شۆڕ و تەچ ئەوانەی گرتەوە ئێمە زۆر نیگەرانین کە لە مامەڵەکردنی بڵێن سیاست و نەهج و ئیشکردنی هەندێک کەناڵی ڕاگەیاندن کە بەڕاستی لە بەرژەوەندی ڕووداوەکە نەبوو و لە بەرژەوەندی ئەو پرسە نەبوو کە لە هەرێمی کوردستانە و لە بەرژەوەندی خەڵکی چەمچەماڵیش نەبوو بۆیە کاتێک میدیای ئێمە یعنی بەشێک دەو میدیانە ناڵم میدیای ئێمە بەشێک دەو میدیانە کە بەتایبەتی یعنی با ڕوونتر قسە بکەم کە بڵێن کەناڵی ئاسمانیشن و سایت و پەیج و تەلەڤیزیۆن کە لەلایەن حیزبێکی دیاریکراوەوە سەپۆرت دەکرێن و تەرجەمەی سیاست و بڵێن ئاراستەی ئەوان جێبەجێ دەکەن بەڕاستی سیاسەتێکی زۆر ناشرین و ناوازح و نامەقبول بوو بۆ لەبەر ئەوەی میدیای ئێمە یعنی میدیا دەبێت کارێکی بکە کارێکی پیشیانە و ئەخلاقی و بڵێن پرەنسیپی بێ لەگەڵ ئەوانشدا ئێمە ئەو جۆرە مامەڵەیە ئەم جۆری ڕووماڵکردنا کە لەبەر ینی بە بیرکردنەوە بە عقلێتش تەستی حزبایەتی و شادنەوەی حقیقەت و ڕاستی و ڕووداوەکان یان ئەو هاوکاریانەی کە لە هەموو لایەکەوە لە هەولێر و لە هەم خەڵکی کوردستانەوە بۆیان چوو بوو وەکو خۆی مامەڵەی لەگەڵ نەکرا ئەمە مانای وایە ئەم میدیانە لادانە لە ئەرچی سەرەکی لە پیشەیی بوون لە ئەخلاقی بوون
و دوازار لە کۆنتێکستی گوتاری میدیایی پیشەی بوون دەرچوو بوون ئەمە نیگەرانی لە هەرێمی کوردستان زۆر باشە کاک بژار جەنابەت باست کرد کە ئەم ڕووداوە یاخود ئەم کارەساتە کارەساتێکی مرۆڤیە بەڵێ خەڵک گیانی لەدەستاوە خەڵک تووشی زەرەر و زیانێکی گەورە بووە خەڵک بە دیار معاناتی خۆیەوە دانیشتووە ینی کە میدیایەک بێتن بەم شێوەیە مامەڵە لەگەڵ ئەم کارەساتە بکاتن پێتوانیە ئەم میدیایە دەکەونە ژێر علامەت استیفهام دەکەونە ژێر پرسیارەوە ئیتر خەڵکیش واعی بووە تێگەیشتووە کە ئەم مەدیایانە بۆ بەدەستخستنی بەرژەوەندیەکی سیاسی بی حزبێ بی ینی خەڵکێک بەکاردەینن بێگومان زۆر دروستە من تازە ئەمەژەم بۆوە کردی گوتم ینی میدیا کاتێک کە لە خەڵکەوە بۆ خەڵک نییە لەم کارەساتانە سروشتیانە گەورەیەدا بە تەنیشت خەڵکەوە نابێ بێگومان ئەرکەکەی ئەوەیە کە ئەجندای سیاسی و حزبی جێبەجێ دەکات ئەمەش لە ناو میدیای کوردیدا لە میدیای ئێستادا کە میدیا بەرەو پیشەی بوون دەڕوە و خەڵکی ئێمە شاشەیەکی ناوێ بەرامبەری بۆستێتەوە خەڵکی ئێمە شاشەیەکی دەوێت لەگەڵی بوەستێتەوە لەگەڵ معانەتەکان بەڵێ کاتێ تۆ ناچیا یعنی کە تۆ مادەم بە زمانی هەڵبژاردننی قسەکردنت شێوازی دەربڕنی هەواڵەکانت یان ئەم جۆرە توانج و پلارەی کە لە شاشەکەتەوە لە خەڵکو و لە خەڵکی شارەکانی دیکە و لە حکوومەت و لە حزب و لەوەلایەنەکانی بەرامبەرە دەی مانای وەیە تۆ ئەم ناجێ ئەم سیاسەتی هەڵبژاردووە خزمەت بە کوردستان ناکە و خزمەت بە پرۆسی میدیا و بە پیشەی بوون ناکە و دوجار وەستانەوەی بەرامبەر بە خەڵک بۆ جوای خەڵکی ئێمە فەهمی تێگەیشتنی بۆ ئەم بابەتانە زۆر زۆر وازحە یعنی میدیا لە وڵاتی ئێمە بەتایبەتی ئەو میدیانە کە ئێستا بەم جۆرە یعنی بڵێن ناتەندروستی ئیشیان کرد لای خەڵکی ئێمە زۆر ڕەتکرانەوە ڕەت دەکرێنەوە بۆ لەبەر ئەوەی ینی هەم هاوسەنجی تێدانە هەم زمانەکە زمانی زمانی کە قسە پێ دەکەن زمانی خەڵک نییە و زمانێکە ناچێتەوە بەرژەوەندی خەڵک و لە بەرژەوەندی کوردستان و لە بەرژەوەندی پیشەی بوو نەبوو ئەم ئەنجامەکەیەتی من بنمونە بۆ تێنمەوە لە هەولێرەوە دەستگای خێرخوازی بارزانی هاوکاری نردووە دەستگای ڕوانگە هاوکاری نردووە خەڵکی سەرمایه‌داری ئێمە هاوکاری دەنا بەڵێ کوردستان فاوندیشن یەکەم ڕێکخراو بوو کە هاوکاری گاندوێت هەموو ئەمانە لەگەڵ خەڵکی سەرمایه‌داری ئێمە لە هەولێر و لە شارەکانی دیکەشەوە هاوکاری نردووە بۆ چەمچەباڵ ئەمە ڕووداوێکە کە پێویستە میدیا وەک خۆی بیگوازێتەوە کاتێ تۆ بەرامبەر بە هەموو ئەو هەوڵە کوردستانی و نیشتیمانی و مرۆڤی ئینسانیانە بوەستیەوە ڕووماڵی نەکەی جێ پرسیارە دووەم لەگەڵ ئەوەشدا کە ڕووماڵی ناکی و ناگوازی ئەم هەواڵەکە دەبێ وەک خۆی بگوازرێتەوە اینجا بە شێوەیەک لە سیاست بە توانج و بە پلاردان و وەڵام بدرێتەوە ئەمە مانەیە وایە ئەمە میدیا نییە ئەمە شتێکی دیکەیە چکە زۆر جار ئەمە ئەگەر کاتێک میدیای ئیشی ئەوە بوو بێ میدیا حقیقەت کە میدیا ڕاست و سنجین ئیشی ئەوەیە کە هەواڵمان بڵێ ئەم جۆرە ئەمانە هەواڵمان لێ دەدەزنەوە ئەمە زۆر خەتەرە توانی بڵێ ئەم جۆرە میدیانە یاخود ئەم جۆرە کەناڵانە لەژێر تەوجیهاتی کەسی سیاسی حەزبی پەیامەکانیان ئارەسا من هەر سەرتاژ یەکەم قسە گوتم ئەمال ئەجندایەکی حزبی 100% جێبەجێ دەکات و ئەم ئیعازە ئەم ئاراستەکردە لە کاتی ئەم ڕووداوە سروشتیانە لە کاتی ئەم کارەساتانە کە بەسەر خەڵکی ئێمە دادێ ئەم نەهج و زمان و بیرکردنەوەیە نیشانی ئەوەیە کە ئەم میدیایە لەگەڵ خەڵکی خۆی ناوەستێتەوە میدیایەک نیشتیمانی نییە چکە بۆ میدیا هەر ئەرچی ئەوە نییە تەنیا هەواڵ بۆ بگوازێتەوە راپۆرتت پێ بدا میدیا ئەرچی ئەوەی لە هەموو دنیا ژوایە میدیای ئێمە کە دەڵێ میدیای نیشتیمانی کوردستانی میدیای خەڵکەوە بۆ خەڵکە و هەستکردنە بەر پرسیارەتی ئەم زمانی ئێمە دایکی من خوشی من هەمومان باوکمان لە بەردەم ئەم شاشەیەدا دەنیشن دەبێ ئەم زمانە ئەم نهجی ئیشکردنە بۆ هەمومان بێ بەداخەوە ئەم دەرچوونە لە ئیتیچ کاری ڕۆژنامە نووسیا ئەم ناپیشەیی و ناهەستکردن بەر بە پرسیارەتیە ئەجندایەکی تەشتی حزبایەتیە و خزمەتی ئەم پرۆسەی و خزمەتی کوردستان ناکە و هیوادارم ینی ئەرکێکم کە لە سەرشانە وەکو هەم سەندیکا ڕۆژنامە نووسان کوردستان و هەموو ڕۆژنامە نووسێکیش پێم ناخۆشە کە میدیایەک هەبێ لە کوردستان لەگەڵ خەڵکی خۆی نەبێ باشەوە هەر دەمویست ئەو پرسیارە بکەم ینی میدیایەک کە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ کارەساتێک بکات لەگەڵ ڕۆداوێک بکاتن پێتوانیە ئەمە دەبێتە هۆی تێکدانی ئاسایشی کۆمەڵاتی شیرازی خێزان هەروەها ئاسایشی نەتەوەی ناخاتە ژێر پرسیارەوە ژێر خەتەرەوە لە هەمان کات ئێوە لانی پەیوەندیدارن ئێوە سندیکان
ینی لایانی قانونی و یاسایی ئەم وڵاتان لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ لایانی پەیوەندیدار پێویستە چی بکرێت بۆ ئەوەی ینی ئەم جورە میدیانە بێدەنگ بکرێن یاخود ڕابیگیرێن یاخود فێر بکرێن کە چۆن مامەڵە لەگەڵ ڕۆداوێک دەکرێتن کە ڕۆداوەکە ڕۆداوێکی مرۆڤیە کارەساتێکی مرۆڤی لێ دروست بووە چۆن تۆ دەتوانی بێ ئەم کارەساتە مرۆڤیە ئەم قوربانی ئەم زیان لێکەوتوانانە بینی لە بەرژەوەندی تەسکی حزبی خۆت بە خەڵکەوە بفرۆشی بێگومان ئەم جۆری نازی ئیشکردنە کاریگەری لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی لەسەر ئاسایشی نیشتیمانی تانە لەسەر ئاسایشی خۆراک و لەسەر عەقڵ و زیهنەتی و بیرکردنەوەی ئێمە لەسەر کاریگەری لەسەر هەموودانە زانی ینی من نامێ بچمە ناو هەندێک وردەکاری بۆی کە بەهەرحاڵ بەڵام بەشێکی ئەو میدیانەی بە تایبەتی کە دەمێ بڵێم بەشێکی زۆریان کە لە سلێمانیەوە کارەکەن بەڕاستی یعنی بە تایبەتی لە کارەساتی ئەم جارێت چەمچەبەڵەکەمە سات سروشتیا نەک نەیانتوانی لەگەڵ خەڵک بن و هاوکار بن و شتەکان وەکو خۆی بگێنن لە هەمان کاتدا ناخ و دەرونی تاجی ئێمەشیان لەم دەڤەرە ڕووخاند ئەمە زۆر خەتەرە میدیان وەکو فیشەکێک بەکارهینا وەکو چچێک بەکارهینا لە کاتێکی دیاریکراودا هەواڵەکانیان بەلایەنەوە وەکو فیشەک بەرهەمەکانیان وەکو فیشەک بەڕووی خەڵکی خۆیانەوەنا ئەمە زۆر خەتەرە خاڵی دووەمیشیان ئەوەی کە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بەپێی یاسا ئێمە چاودێرین وەلایانی یەکەمین لە باشترکردنی دۆخی میدیا و لە ئەوەی کە میدیاکان ئاگادار بکەینەوە بەڵام بەداخەوە ئێمە بەپی ئەو یاسایی کە هەمانە یاسای ژمارە 35 هەموو سڵاحیەتێک لای سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان نییە بەڵام ئەوە موئەسسەکە خۆیتی ئەوانەی کە بەڕێوەی دەبن دەبێ بە بەرپرسیاریانە بە نیشتیمانیانە بە کوردستانیانە بە پیشەییانە کۆنتێکستی کارکردنیان کۆنتێکستێکی میدیایی نیشتیمانی بێ ئەگەر ئینسان هەستی بە بەرپرسیارەتی کرد بەرپرسی بەڕێوەبەری کەناڵ بوو هەمیشە غەڵەتی وا گەورە ناکە دووبارە بوونەوەی ئەم غەڵەتە گەورانە لە میدیای سلێمانی بەڕاستی جێی نیگەرانی هەمومانە و ئەوان دەبێ بە خۆیان دابسنەوە ئەوان خۆیان دەبێ ئەم سیاسەتە دروستە پێی ڕۆ بکەن کە هەم بچێتە قازانجی میدیای مۆدێرن و پیشەی بوون هەم بچێتە قازانجی تاجی کوردستان زانی بەشێک دەمە یەکشت بڵێم کە گرنگە میدیا ئەرکێکی تریشی لەسەر شانە کە دەبێ هەستی نەتەوایەتی و نیشتیمانی و هاوکاری ڕۆحی و هاوکاری ئینسانی و هاوکاری یەکدی لەناو ناخ و تاکان دروست بەڵام ئەوان نەک هەر دروستیان نەکرد ئەوان هەوڵیاندا بیرروخێنن یعنی حدەث ئوسلوبی مامەڵەکردنیان لەگەڵ ڕووداوەکان بە تایبەتی ئەو ڕووداوانەی کە لە هەولێر لە ماوەی ڕابردوو ڕوویاندا بە جۆرێک مامەڵیان لەگەڵ کرد ئەگەر ئینسان سەری شاشەکەی بکرد بایوت ئەوە لە هەولێر دنیا خراببووە کە داهاتی بە جۆرێکی دیکە بوو دنیایەکی ئارام شارێکی ئارام ئەم گەورەکردنە لە حەزمی خۆی ئەوانە هەمووی ئەجندای سیاسی پێوەستە پێ باست کرد لە کوردەواریە زۆر قسەیەک هەیە دەڵێ خۆ ئەم شارە بێ حاکم نییە ئەگەر میدیایەک بەم شێوەیە مامەڵە تەعامل بکاتن لەگەڵ کۆمەڵگەی خۆی لەگەڵ تاکی ئەم کۆمەڵگەیە کە بەم شێوەیە جەنابەت باست کرد ئێخوا ئەم شارە بێ حاکم نییە ڕاستەکەی لە قسەکاندا ئاماژەت بەوە کرد کە خەڵک ئەویان ڕەت کردوتەوە ئەم جۆرە میدیانیان ناوێتن بەڵام خۆ دەبێت لێپێچینەوەش هەبێتن ئێوە وەکو سندیکا ئەگەر دەسەڵاتان سنووردار بێتن کێ دەتوانێت لێپێچینە لەگەڵ ئەم جۆرە میدیانە بکات بۆ ئەوەی چاولێکەری نەبێتن خۆ ئەگەر مدیایەک بەو شێوە بە ڕۆژی ڕۆناک وەکو خۆت وتت فیشک بە دڵ و دەرونی ئەم خەڵکەوە بنێتن ئەگەر کەس پێ نەڵێت پشتە چاوت دووبرەوە خۆ میدیایەکی تری سوبینێ ئەو پەیجە بێدایک و بابەکان دێن ئەوانیش چاو لەوان دەکەن چونکە ئەوان گەورەی دەکەن پەیجەکانی تر گەورە دەکەن بەڵێ اینجا من ویستم ئەو تەواو بکەم زۆر سپاس کە یعنی بە وردیچە ناوبابەتەکە من گوتم ئەم یاسای ژمارە 35 سڵاحیەتەکەی نەداوتە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان مانای ئەوە نییە ئێمە هەست بە بەرپرسیارەتی ناکەین و بە ئەرچ خۆمان هەناستین لە تەصنیفکردن لە پۆلینکردنی کاری میدیایی بەشێکی ئەوانە وەزارەتی ڕۆشنبیری لە تیڤەکان بەرپرسیارە بەشێکیان چکە بۆ مۆڵەتی تیڤەکان لە لای وەزارەتی ڕۆشنبیریە بەڵام گەشە پێدانی مرۆیی و تەقویەکردنی کاری ڕۆژنامەنووسی و بە پرۆسی پیشەیی بوون و لای ئێمەیە ئێمە لە ماوەی ڕابردوو چەندین دەورەمان کردوتەوە کە 980 ڕۆژنامەنووس تێدا بەشدار بووە بۆ ئەوەی چۆن ڕۆژنامەنووسەکان بە شێوەیەکی پیشەیانە مامەڵە بکەن دیارە ئەوانە لەم خول و ئەوانەدا کە دیارە هەم باوەڕیان پێی نییە تێدا بەشدار بن بۆ ئەوەی ینی کادری میدیایی باش و بە پیشەیی بوون دروست بکەن و بەشێکی دیکەشیان لێتینە شارمەوە پەیوەندی بۆ هەیە کە
حساب بۆ هەندێک یاسا و بۆ ئەو شتانە ناکەن زانی لە کوردەواری شتێکی ئەڵێ نامی و بۆ زمانش بخابن بەڵام ئەم جۆری ئیشکنە بە عنتەریات و بەدەسەڵات و بەمە بەڕێوەناسی ئەمە زۆنی خۆمە و وا ئیشەکەم و چۆنم بوێ وەزارەتی ڕۆشنبیری دەبوو ئەگەر بابەتەکان وەکو حزبی لێک نادەنەوە ئەگەر دەتوانن وەکو پێویست مامەڵام کرد دەبووە لەگەڵ ئەم کەناڵە لێپرسینەوە مامەڵە بکەن کە چۆن لە کاتی ئەم هەموو ڕووماڵانە ئەم ڕووداوانیان بە ئاستێکدا بردووە کە چاواشیان تێدا کردووە دەبواە قسەی هەبواە و لێ پێویستنەکە دەم کەناڵە دابخرابایە بۆ ئەوەی کە ببێتە پند بۆ ئەوەندی کەش بەڵام ئەمە کە وەزارەتی ڕۆشنبیری ئەم ئەرکەی نەکردووە لەوانەیە پەیوەندی بۆ هەبی کە ئاراستە حزبیەکە یەک بوو بێ زۆر باشە دەست خۆش ئەم کارە حزبیە و ئاراستەیە ئیتر سەری لەو خەڵکی تێکداوە دەست خۆش بەڕێز بشار حەکیم جێگیرێ سەرۆک یامژن نەقیبمانە نەقیبە سندیکا ڕۆژنامەوانێک کوردستان لە سودێت گەلم و گەلێکی سوپاسین زۆر سپاس بێ